بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانە کۆمەڵێک هاوڵاتی سلێمانی ئاگاداریان کردمەوە کە لەلایەن دوو کۆمپانیا نزیکەی 1 ملیار دۆلاری خەڵکی ئەم شارە بە فێڵ بردراوە. 25 بۆ 30 کەس لەوانەی کە پارەیان خوراوە هاتوونەتە ئێرە و داوای گێڕانەوەی پارە و مافە یاسایەکانی خۆیان دەکەن. کە لە دادگاکانە هەمووی بە بەڵگە و بە دۆکمنت تاری کراوە کە ئەمانە لە ئەساسی بۆرسیان هەیە بەناوی بۆرسی عالەمی و هاتوون ئەم بۆرسیاندانا ئەو شاران تاوان ئێمە ئەمانە لەسەر دوو ئازگیش بوو ئێمە بکەن. یەک لە ڕووی ئەوەی کە ئەمانە بەرپرسی باڵا لە پشتی ئەمانەوەیە کە بە یامادەی 124 ئەمانەش گیراون لە ئاسایشی سلێمانی ئیجراعاتی تەواویان لەگەڵاشراوە، بەڵام مەسئول ئێمە ناتوانین ناویان بڵێین لەبەرەوەی لەوەجێ ژیانمان پێوتە خەتەرە، بەڵام ئاسایشی سلێمانی باش ئەزانێت چێن ئەوانەی کە چوون مهاجەیان کردون و تەدەخولیان کردون و بەریان داوە. دوای بینینی ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان سکاڵاکارەکان وەک خۆیان دەڵێن چیرۆکی قۆڵبڕین و ساختەکاریە و دوو کۆمپانیایەمان بۆ نوێنەرانی گەل گێڕایەوە و ئەوانیش بە وردی گوێیان بۆ گرتین. کێشەی بۆرسەی سلێمانیە. دەمەوێت بزانم وەڵامی ئەندامانی پەرلەمان لە نووسینگەی سلێمانی بۆ ئەم خەڵکەی کە پارە و مافیان خوراوە چی بووە؟ ئێوە وەکو نوێنەری ئەو خەڵکەی کە کۆمەڵێکی زۆر یاخود بڕێکی زۆر پارەتان خوراوە لەو کەسانی کە بە ناوی بۆرسەوە لە ئێوەیان وەرگرتووە هاتوونەتە ئەمڕۆ بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان، ئەمڕۆ چ وەڵامێکتان لەوان وەرگرت؟ هاتوون کە سکاڵای خۆمان لە دادگا تۆمار کردو کەمان تێبگەێنین کە دەستێوەردان هەیە لەم کێسەیە بۆ ئەوەی کە نەیەڵەم دەستێوەردانە ببێت باشە لە کێسەکەمانە. ئەمان چیان پێوتن؟ وەڵامەکان چی بوو؟ هەموو هەوڵ و کۆشی خۆمان ئاگەخینە گەڕ بۆ ئەوەی کە هەچ دەستێک تەدەخولی یاسا و دۆسیەکەی ئێوە بێ ئێمە چاودێرە بین بەسەریانەوە. باشە ئەو خەڵکی کە ئەو پارەیان خوراوە لەگەڵ ئێوەیان ژمارەتان نزیکی چەند کەسە بێت؟ 100 کەسە بێ لە سکاڵای تۆمار کردو لە دادگا. 100 کەس سکاڵای تۆمار کردو، واتە زیاتری شێ تۆماری نەکردو. تۆماری نەکردو بەڵێ 1 ملیار دۆلاریشە پارەکە. ئێوە داواتان لێ نەکردن کە ئەو پارە زۆرەتان ناونەتێ چۆن باوەڕتان پێکردن کە مۆڵەتیان نییە کە کەفیلێک نییە شایەتێک نییە لە نێوانتانە؟ ئێمە لە شوێنێکی ئەوە حەساسا بوو قەت باوەڕمان نەکردو کەمانە مۆڵەتیان نییە و نایاسایی وەکو تۆڕێکی مافیایی پارە لە خەڵک وەرەسن. تۆ چەند زەرەرت کردووە لەو ئیشەیە؟ پارێکی زۆرم لە زەرەر کردووە. پارێکی زۆرە؟ ئارەوەڵە. باشە ئێستا پارەکە ماونەتێ نە پاوەن و یۆرۆکەمەیەنێ بەڵێ نە پارەکەشمەێنەوە هیچ شێوازی کارەکەیان چۆن بوو؟ ئێوە لەو ماوەی 10 ساڵە عالەمی بوو بەحسا بەناوی بۆرسی عالەمی شاشەیان داناوە. بەڵێ بەناوی بۆرسی عالەمی و هاتوون پارەیان لە من وەرگردووە کە من کڕین و فرۆشتن لەسەر ئەم مادانە بکەم یۆرۆ پاوەن ئاڵتون، بەڵام ئەوان ئێستا دەرکەوتووە ڕەبتیان نەبوو بە بۆرسەوە. باشە بۆ پارەکەیان بۆ خۆیان برد. بۆ نمونە تۆ دەفتەرێک دۆلار تیانێ ئەوان مانگانە قازانجیان هیچ ئای تێ؟ هیچ پارەکە سووتا. ئەی چۆن بڕاتانەکرد پارەی تریانە؟ کە تۆ کە دەفتەری سووتان ئەیان و کاکە پەلە مەکە ئەی هێنیتەوانێ دابەزیوە بەرزە بێتەوە، بەڵام نەک بەرز نابوو بەم جۆرە ڕۆژ بە ڕۆژ پارەی زیاتریان لە زیاتریانیانە لە خەڵکانەسە. ئەوانەی ئێستا کە ئەو کاریان کردو لەگەڵێەوە ئەوترێ هەر لە سلێمانیا هێشتا ماوە دەرنەچوون سوڕێنەوانێ و بە کەفالەت بەربوون و پشتیان هەیە و ئێمەش ئەوان سوار و ئێمە پیادن هەتا ئەم دەقێ. ئەی باشە ئێوە نەچوون داوای حەقی خۆتانیان لێ بکەن؟ ئێمە وەکو عەشایری تا ئێستا بەس چوین بۆ دەستگای کۆمەڵایەتی داوامان لێ کردوون بێن دانیشن لەگەڵمانە ئەگەر حەقی ئێمەیە پارەکەمان بۆ بجێڕنەوە، ئەگەر حەقی ئەوانیشە ئێمە هیچمان ناوێ، بەڵام ئەوان حازر نین دانیشن لەبەرەوە خۆیان ئەزانن ژێر دەستیان چیتیایە. واتە ئامادە نین ئێوەش ببین؟ بەڵێ ئەوان ئامادەنی لەبەرەوەی کە هیچ بەڵگەیەکیان پێ نییە کەم پاریان چۆن لە ئێمە سەنووە بە چ سوورەتی ئەمە پاریان لە ئێمە سەنووە. ئەوان ڕوون بۆ تۆ کەوان هەمووی دەستەکان ساختەیە. ئەی باشە ئێوە ئەڵێن لە ئاسایش چەند مانگێکیش گیراون ئەو کەسانە؟ بەڵێ گیراون، بەڵام ئەو جیرانەیە چۆن بەربوون هۆکارەکەی چی بوو؟ تاقیقی باشیان لەگەڵا کراوە، بەڵام دەخول هەبووە دەستکاری دۆستەکان کردو مادەکەیان گۆڕیەوە بە 11 بۆ 456 بۆ پۆلیس. مادەکەی خۆیان چی بوو پێشتر کە پێی گیرا بوو؟ ئەی ئێستا بۆ بەچی مادەکە؟ ئێستا بۆ بە 456 لە پۆلیس بە کەفالەت بەربوو.
ئەمانە و سەدان کەسی دیکەی شاری سلێمانی بە گوتەی خۆیان بە فێڵی بەشداریکردن لە بۆرسەی جیهانی لەلایەن دوو کۆمپانیای شارەکەوە کە هیچ ڕێگەپێدان و مۆڵەتێکی یاساییان بۆ وەها کارێک نەبووە بڕی نزیکەی 1 ملیار دۆلاریان لێوەرگیراوە و بە فێڵ پارەکەیان لێبردون و بەشێکی ئەو پارانەشیان بە نایاسایی ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان کردووە. دوای هاتنی ئەم خەڵکە مافخراوانش بۆ لای ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەمەوێت بزانم نوێنەرانی گەل دەتوانن چی بۆ ئەم خەڵکە بکەن. کۆمەڵێک لەو خەڵکە پارەیەکی زۆریان خوراوە کە خۆیان مەزەندەیەکن بە نزیک 1 ملیار دۆلار. ئێوە ئەتوانێت چیان بۆ بکەن وەکو پەرلەمان؟ ئەوەی ئەمە من لیان تێگەیشتم لێرە على ئاساس بۆرسە کراوەتەوە. بەڵێ ئەم بۆرسەیە مەربوطە بە بۆرسەی عالەمیەوە، بەڵام دەرکەوتووە ئەمە احتیالیان کردن، فێڵیان لێکردوون. ئەم بۆرسەیە بۆرسەیەکی لۆکاڵ و مەحەلی بووە، لەم ژوورە شاشەی بۆرسەکە دانراوە لە شوێنێکەوە کە هەر خۆیان تەحکومیان پێکردووە، فێڵیان لەو خەڵکە کردووە بە نزیکەی 1 ملیار دۆلاریان لە شاری سلێمانی و دەوروبەری دەست کرد بدوین. گلەی ئەوان لەوەیە طبعا ئەوان خۆیان بەرپرسن لەوەی داخلی ئەو مەسەلەیە بوون، یعنی ئەوان بەرپرسیاری یەکەم خۆیانە بەستیان لەگەڵ ئەو لایەنانە کردو و داخلی وەرسەکە بوون. دوای ئەوەی کە دەرکەوتووە ئەمە فێڵە و پارێکی زۆر لە وڵاتە براوەتە دەرەوە بەپێی مادەی 1124 تەشکاکیان کرد و مەحامیان کرد و بەپێی مادەی 1124 قانونی عقوباتی عێراقی ئەو کەسانی فێڵەکەیان کردووە گیراوە. مادەی 1124 باس لە تەحریبی ئەموالی دەولەتەکە، ئەموالی ئەم وڵاتەکە بۆ دەرەوەی وڵات. ئەوە ئەگەر بگیرێن حکمی مؤبەد دەدرێن، بەرنادرێن، بە کەفالەتی بەرنادرێن. بەڵام ئەمان گلەیەکان لەوە بوو کە کاتێک کە حاکمێک تحقیق کردو بەغیابی ئەو حاکمی خەفەر مادەکەی گۆڕیەوە بە مادەی 456 مادەی 456 علاقەی بە احتیالەوە هەیە، احتیالیش قابلی ئەوەیە کە ڕەبتی کەفیل بەروێت ئەوان هاتوون کە بە ئێمەیانەوت بەرپرسی گەورە لە پشت ئەم خەڵکانەوەیە، ئەگەر بەرپرسی گەورە پشتیانەوەی مادەکەی بۆ ناگۆڕێت ئێمەش قەزەیە کە چۆ دادگا ئێمە تەدەخولیان ناکەین، بەڵام ئێمە ئەتوانین چاودێری دادگا بکەین ئەگەر لە هەر شوێنێکە دادگا بە لاڕێدا چوو یا خوا نەخواستە حاکمێ بە لاڕێدا چوو، ئێمە لە ڕێکاری یاسایی و ئەو ڕێکاری ئەگرینە لە ڕێگای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەن دەسەڵاتی دادوەریەوە ئێمە جارێکی کە داواکەی کە ئەو کەیسە چاوی پیا بخشێنرێتەوە و ئەو ستەمەی لە خەڵکی کوردستان کرد. ئێمە هەدەفی ئەوەمەوە بوو ئەو خەڵکەکە 1 ملیار دۆلاری لێ براوە داخوشی ئەوان لێ بکەین، هیچ نەوێ بە عادلانە محکەمەکە بکەن. پوختەی شێوازی کارکردنی ئەو دوو کۆمپانیایە بەو جۆرە بووە کە بانگەشەی ئەوەیان کردووە گوایە ئەوان بۆ پشکداری و دەستکەوتنی قازانج هەژماری تایبەتی ئەلیکترۆنی لە بۆرسی جیهانیدا بۆ خەڵک دەکەنەوە و بەپێی کەمی و زۆری ئەو پارەی کە دەخرێتە ناو هەژمارەکەەوە سوود و قازانج دەگەڕێتەوە بۆ بەشداربووەکە. بەڵام بەوتەی ئەو بەشداربووانە ئێستا بۆیان دەرکەوتووە کە نە بۆرسە لە کوردستان دابوونی هەیە و نە ئەو دوو کۆمپانیایەش مۆڵەتی بۆرسەیان هەیە. ئەو هەژمارە ئەلیکترۆنیانەشی کە لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ بەشداربووەکانیان دروستیان کردووە بە گوتەی بەشداربووەکان ساختە بووە و لەلایەن ئەو دوو کۆمپانیایەوە کۆنتڕۆڵ کراوە و بەرز و نزمیان بە بەهای نرخی زێڕ و زیو و جۆرەکانی دراوەوە کردووە. بە گوتەی خۆشیان لە ئەنجامدا نزیکەی 1 ملیار دۆلار زیان بەر خەڵکی شاری سلێمانی کەوتووە. ملیارە دۆلاری ئەم شاری سلێمانیان بردووە شاری سلێمانی هەتی و کەوتووە، ینی ملیارە دۆلار بڕوا لە شارێکە، ینی کەسابەتی تیان نامێنە. ئەمانەی کە لە چواردەوری منن نیوەی زەڕەنگەرە، نیوەی کاسمە، نیوەی لە بازار دۆلارەکە هەموو ئیفلاسی هێناوە. باشە ئەو کەسانێک کە ئەو پارەیان لە ئێوە وەرگرت بە چ فێڵێک ئەو پارەیان لە ئێوە وەرگرت؟ فێڵەکەی ئەزانی چۆنە ئێمە چوین لێوە کەسابەت کەین، ئەوان بە بۆنەی ناوی ئیجازە بۆ ناوی بۆرسەوە ئیجازەیانێ بە ناوی بۆرسەی عالەمیەوە ئیجازەمان ئەوە ئیشمان لێ هیچ بەڵگەنامەیەکیان هەبوو کە بۆرسەیان هەبێوان؟ ئێمە لەم ئاخیرە ئەزانیمان کە هیچ کوردستانە بۆرسە نییە، لە عێراقیشانی بەڵێ لە عێراقا بۆرسە هەر نییە. ئێوە پێشترتان زانی بوو لە دادگایە زانین دادگا چیەکە حساب على اساس منع سفریان لێ کراوە ئەوە سەفەرەکە. یعنی ئەو کەسانە لە کوردستانە ماون هێشتا خەریکە ئەموالەکانیان چاکەکەنەوە بۆیان، بەس ئاسایشتی بۆ ئێمە کرد، ئاسایش پشتی گرتی، بەس کە لە ئاسایش ڕۆی شورتەی ڕزگاری
مادەکەیان بۆ کردن بە 456 واتە پێشتر گیرا بوونەوە کەسانە لەسەر داواکاریەوە ئەچم بۆ لای حاکم ماجی دەی کاکە عامل بە قبزیان بۆ دەرەکەی ئەمدم کاک حاکم ئەوان لە ئاسایش گیراون ینی چی ئەوم تێ ناگەم ئەمە لە هەولێری ئەی چۆن بەربوون چۆن بەریاندانە هیچ بەڵگە نەبوو لە سەریان چی بوو شوێ لە یەکێ لە پشتیانە ئەینا ماقول ئەم هەموو پارەیە ئەم هەموو گێرە لاو شتیانەیە چی بوو لە باقی ئەو کرا لەسەر دزی دەرکرا 2004 ئەوانە هەستا ئەمەی داناوتی ئیجازەمانێ ئێمەش نەمانزانی لە ماخیرای بۆمان دەرکەوت باشە ئەوە لە کرێکی بوو لە شوقەیەکە وەسە لە ڤێلاگەی هەر حەزەکەی ڕسمی لە بەراگری باش ئەم هەموو پارەیە ئەم نزیکی ملیارێک دۆلار تەنها یەک کەس بردوێتیا کۆمەڵێکن گروپن ئەمە سێ مسڵایون و دوان خەڵکی ئیسلامیەکیان مدیری دزەکانە واتە سێ عەرەب و دوو کوردن چوار عەرەب و دوو کورد چوار عەرەب و دوو کورد دوانیان بران بە حساب یەن و ئەچن و بۆ ئەملا و بۆ ئەولا پارێکی نووسینگەشیان هەبوو لە هەولێر نووسینگەکە کەشف بوو کە فێڵیان کردەوە برادەرە لەوێ 70 دەفتەر یان 120 دەفتەر زەرەری کرد لە هەولێری شەمان کاریان کردبوو ئەمە کاریان کرد بوو کابرا کەشف بوو کە ئەمە فێڵی کردەوە 120 دەفتەرەکەی بەینی کۆمەڵایەتی لێسەنەوە ئیتر لێ نووسینگەکان وابزانم داخرا لێ داخرا زوو تۆ چەند پارە و لێرە خوراوە من لێرە 70 دەفتەرم لە هەر دولار خورا 70 دەفتەر ئەی تۆ چەند دەفتەر خوراوە هەمووی بە بیانووی یاخود بە فێڵی ئەوەی کە پارەکەتانە خەنە ناو بۆرسەوە کارتان نییە ئێمە ئیعلانیان کرد لە فێڵە بەڵێ فێڵە ئیعلانیان کرد لە تەلەڤیزۆن کە بۆرسە کراوەتەوە لە کوردستانە ئێمە ژۆک و هاوڵاتیەک و تۆک و چین کەسابەتی تیاکرد چین کەسابەتکەین لە ئاخیرا بۆمان دەرکەوت ئەمە کە نە ئیجازانەیە نە لە عێراقا ئیجازەی بۆرسە ئەدرێ نە لە کوردستانە ئیجازەی بۆرسە ئەدرێ ئەمانە بە ناوی بۆرسەوە خەڵکیان ئەو بۆرسەوە 1010 کەس زەرەری کردووە تۆشتیایە بوو لەوانی کە زەرەر خۆم بەدەستی پارەم یاونەتێ ئەی باشە ئەو هەموو پارەیەتان ناونەتەوە هەموو دۆلارەتان ناخستووەتە بەردەستیان داواتان لێ نەکردن بەڵگەیەکتان بنێ یاخود کەفیلێکتان بۆ دابنێن داوای حسابات کەشفی حسابات دەکەین ئەڵێن ڕای ناکێشی حسابەکەمان لە دادگای ئەمانە یاسا سەروەر بێ ئەگەر یاساشمان بۆ نەکات وارە تونگ و تیژی گرینە بەر ئێوە چەند ساڵە ئەم کارەکەن ئێستا کێشەکەتان بێرەگەیت 10 ساڵە بۆ جۆرە بەردەوامە لەگەڵیانە دەستیمان پێەکەم لەم 2016 بەزمە ئاسایش کەشفی کرد و هەمووی وازی لێرە 7 ساڵە کەسابەتم کرد 2014 سفر بوومەوە پارێزەرتان گرتووە بۆ کێشەکەتان پارێزەرەکەمان کەماڵ یاوێ زۆر سپاسێکن خۆبەخشانە ئەم کێسا جوڵێنەکە کێسێکی وا قورس کە بە خۆبەخشانە لەبەر خاتری ئەو خوایە و خەڵکی شاری ئەم سلێمانی ئەو کێسەمان بۆ ئەجوڵێنە و یارمەتیگەش ێزانین چۆن کەسب بوو شەریکیان هەبوو لەسەر پارە کێشیان تێگەوت و ئەو بە مۆزوعەکەی بێنەوە دوتی هیچ وجودێکی نییە بۆ خۆیان بە دەست تعلوئین ڕقەمەکانە جوڵێنن هیچ ڕەبتێکی بە بۆسۆنیە بڕۆم داوایان لەسەر قەیت هاتە خۆیان یاریان بە سعرەکانەوە کردووە یاریان بە سعرەکان کردووە شەوانە بۆرسە شاسفرکردنەوە هەر نییە لە بۆرسی عالەمیان لە 150 بۆ تیا هێڵێ ئەمان هەر بینەقاقایە بردو ئەیقینکانی برادەرێ خۆی کوش لە ئەزمر لە 200 دەفتەری زەرەرکێ دوانسیانێ جۆڵدە لێیان من هاتە سەر هەر بە هۆکاری ئەوەی کە زەرەری کردووە لەم مەشروعەیە لەم پرۆژەیە تەبیعی بە هۆکاریەوە تۆ 200 دەفتەر سەرەرکەی نە سارە بمێنێ نە ماڵ بمێنێ نە حاڵ بمێنێ نە کەس سەلامە لێکە قەرزار بی هەر ناچار خۆ کوژی چی دەخۆتە بەگوتەی بەشێک لە کاسبکارانی بازاری دۆلارەکەی سلێمانی بە سەدان کەسی ئەم شارە بەهۆی ساختەکاری و فێڵەکانی ئەو دوو کۆمپانیایەوە بە سەدان ملیۆن دۆلار زیانیان بەرکەوتووە و تەنانەت چەند کەسێک لەوانە بەهۆی زەرەر و مایە پوچبوونیانەوە دووچاری جەڵدەی دڵهاتوون و کەسێکی دیکەش لەوانە بە ناوی عین ژاژڵەیی پەنای بردووەتە بەرخۆ کوشتن و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. بەم شارە داوانەی کە پارەدارن و دەوڵەمەند و ئەمانە هەموو هاتوونەتەوە بۆرسەوانێ بە خەڵکێکی زۆر
خەڵقیش زۆر بەڵام ئەوەی کە سکاڵامان تۆمار کردووە دەچینە 70 کەسێک و بە مەبلەغی زۆریش لە دەفتەر دۆلارەوانێ هەتا لە دەفتەر دۆلارەوە هەتا 2 میلیۆن دۆلار خەڵقی ئەم شارە زەرمەند بۆ لەو بۆرسەدا هەموو حسابان هەیە من داوا دەکەم نزیکەی میلیارە دۆلارە داواکەن لە ئاساییش لەوەکەوە ئێمە حسابەکانمان ئێستاکانە لە مرکزی ڕزگاریە لەوێمە هەموو ڕقم حسابی وشمان هەیە کۆدمان هەیە حسابەکانمان ڕاجی کەشف حساباتمان بۆ بکەمزان هەر کەسەوە خۆ چەندە زەرمەند بووە ئێمە ژاوە دانانیشین ئێمە داوای حەقی خۆمان دەکەین ئەمانە بە ناحەق بە ناڕەوا سەرۆت و سامانی ئەم شارەیان هەموو مۆڵدا قسەیان لە گیرفانی خۆیانەوە داوا دەکەی کە وەکو بەربوون نهێڵن بڕۆن ئێمە تەنانەت خەمانەکەمە جڵدەیش لیان بەیان شتێکیان لە لاکۆڵانە دامێک شتێک بکرێت لەبەرەوەی سەرۆت و سامانی ئەم شارەیان خۆڕ کرد و بردویانە کە بۆمان بژێڕنەوە کە حکوومەت بیان گرێت نهێڵێ بڕۆن چەند ساڵ لەگەڵ ئەوانە ئیشت کرد من نزیکەی 2 ساڵ زیاتر لەگەڵیانە ئیشم کردووەمانە من لە هەوڵەوە کە داخل بوومانە پێم گوتن کاکە ئەمە ئاخۆیەوە ئینی یاساییتان هەیەمانە لە چ باقێک پارە داخڵکەمانوتی باقی ناوە هەر بێنە لای خۆمان دەستی بە دوو دوگمەدانا وتیەوە 3 دەفتەر داخل بوو ئێ باشە داخل بوو ئەمانە ئەی وەسڵێک شتێک کورەوتی کاکساڵ خەڵک دێ میلیۆن دۆلار داخڵەکە داوای وەسڵ ناکەم من وەسڵم لێ ساندون بەش بە حاڵی خۆ بەڵام لە عینی کاتیشا هیچ بەندێکی یاسایی قانونیان نەبوو بێنە بەرە ڕووما کاکە بێن جەماعەتی بۆرسان جەماعەتەن لیان وەردەگرتین لە وا داخل بوو وا داخل بوو ئیوا هەبووە عەقدی نەبووە خۆیان عەقدەشان بۆ نووسیوە و کاتێک گەزانە حسابەکەی سفر بووەتەوە یان ئەمانە چەند جار لە ناو ناوی زۆر بە جۆرە ئێمە دەرکردووە لە حسابەکە تۆ خۆت بەش بە حاڵی خۆت نزیکی چەندێک زەرەرت کردووە کارەیە مەبلەغی من لەوانەیە بڵێم زۆر نەبێ کەمترین لەوانەیە کەمترین کەس بکرد لەوە مەبلەغی من این بۆمانە بەڵام من خەڵکێک دەزانم کە پێی عیبێ بێتە سەر شاشە ئەی هاوارئینسان یعنی زەرەری سەرمای زوڵم بخورێ پێی عیبێ بێشێت بچێتە سکاڵا بکاوی کەمان میلیۆن دۆلار زۆرترینی 20 میلیۆن و 10 میلیۆن دۆلارە کۆی ئەوەی کە هەمووی بە دیار و نادیارەوە جووی خەڵکێکی وا هەیە کە من دەزانم ملیۆنی زەرەر کردووە و تا ئێستاکان نەخۆی یاشرا نەکردوانێ زوربەیان وەکو سەربازی بوون لەم لاولا جڵدە لە یابن بۆی بکارەساتەوە یەکەی بەڵگەمان هەیە کە هیچێک لەوانە بێگوو دەفتەری بە پێڵا فرۆشتوانە پیاکە دوبلێ لێکانە داماڵخاستیان کرد و هەفتەی دوایەوە جڵدە لێ واگەر بێت و چارەسەریش نەکرێوەمانە کێشەیەکە لە ناو هەزاران عایلەی سلەیمانیدا هەیە لە ڕووی نایە بچێتەوە ماڵەوە هیچی نییە خانی فرۆشتووە سارەی فرۆشتووە قەرزاری خەڵقا ئێمە کە ئەوەندە هەوڵە دێنمانە ئەمانە هەر بۆ پارە بە ژیفانی خۆیان نابێت بەدەنگ هاوڵاتەکانی خۆیانەوە بێن بێن داوای جوای سکاڵاکان ئێمە بنەوە تیمی دیوی شاراوە لەسەر ساختەکاری و فێڵەکانی ئەو دوو کۆمپانیایە چەندین بەڵگەی دەنگی و نووسراوی فەرمی بەردەست کەوتووە کە سەرجەمیان نیشانی دەدات کە ئەو دوو کۆمپانیایە هیچ بەڵگەنامە و مۆڵەتێکی فەرمیان نییە بۆ کاری بۆرسە و ناردنە دەرەوەی دراو ئەو بڕەپارانەشی کە لە خەڵکی سلێمانی وەریگرتووە بە فێڵ و ساختەکاری بووە لەمڕۆوە هەوڵی زۆرماندا یەکێک لە بەرپرسانی ئەو دوو کۆمپانیایە بدوێنین بەڵام نووسینگەکانیان ئێستا داخراون و وەڵامی هیچ پەیوەندێکی تەلەفۆنیش نادەنەوە ئەو کۆمپانیایە یاخود ئەو کەسانەی کە بە ناوی بۆرسەوە پاریان لە خەڵکی شاری سلێمانی وەرگرتووە لە دەفتەرە دۆلارەوە بیگرە هەتا 2 میلیۆن 3 میلیۆن دۆلاری تایە پشتی هاوڵاتیان کە بەشداریان کردووە لەم بۆرسەیە ئاگوترێت بە پێی گوتەی ئەو لێکۆڵینەوانەی کە لەگەڵ ئەو کەسانە کراوە کە پێشتر گیراون بەڵام ئێستا ئازاد کراون لە لێکۆڵینەوەکانە خۆیان دانیان بەوە ناوە کە ئەوان ئەو بەرنامەی بۆرسەیە کە بۆ خەڵکیان داناوە کە خۆیان دیارە بەرنامەکان بۆ خەڵک داناوە لەلایەن خۆیانەوە کۆنتترۆل کراوە واتە بە دڵی خۆیان بە ئارەزوی خۆیان هەچ کاتێ ویسبێتیان بەرز و نزمیان بە پشکەکانەوە کردووە پشکی ئەو هاوڵاتیانە لە ئەوەی کە ناویان ناوە بۆرسە بۆ هۆیشەوە هاوڵاتیان زەرەریان کردووە خۆشیان قازانجێکی زۆریان کردووە ئەوەی لێرە ئەبینرێ ئەوە پشکەکانە کە هی ئەو هاوڵاتیانە کە خۆیان بە دەستی خۆیان بەرز و نزمیان پێ کردوون و پشکەکانیان کەم و زیاد کردووە ئەوانەی لێرە هەمووی حسابی ئەو هاوڵاتیانن کە بەم جۆرەیە لە ڕێگەی ئەم بەرنامە ئەلکترۆنیەوە لەسەر شاشی مۆبایلەکانیان ئاگاداری پشکەکانیان بوون بەڵام لە ڕاستیدا ئەم بەرنامەیە لەلایەن خودی کۆمپانیاکەوە کە بۆیان دانراوە
ئەو کەسانی کە لێرە هەژمارێکیان بۆ کراوەتەوە لە ناو ئەپلیکیشنەکە ئەوان هاکیان کردووە. ئەو کەسانی کە لەو دوو کۆمپانیایە تۆمەتبارن بە بردننی نزیکەی 1 ملیار دۆلاری بەشێک لە هاوڵاتیانی سلێمانی ژمارەیان 6 کەسە و 4 لەوانە عەرەبن و دوانەکەی دیکەشیان کوردن. دوای تۆمارکردنی سکاڵا لە سەریان ئاسایشی سلێمانی ماوەیەک دەستگیری کردوون. بە پێی زانیاریەکان ئەو 6 کەسە بە فەرمانی دادوەر و بە پێی مادەی 1124 لە یاسای عێراقی لەلایەن ئاسایشی سلێمانیەوە دەستگیر کراون. بەڵام دواتر لەلایەن دادوەرێکی دیکەوە مادەکەیان گۆڕاوە بۆ مادەی 456 و بە کەفالەت ئازاد کراون. ئەمە لە کاتێکدایە کە بە کوتەی سکاڵاکارەکان تۆمەتباران لە کاتی لێکۆڵینەوەیاندا لە زیندان دانیان بەوە داناوە کە لە ژێر کۆنتترۆلی خۆیاندا بەرز و نزمیان بە پشکی ئەو هاوڵاتیانەوە کردووە و زیانی ئابوووریان پێگەیاندوون. بۆ وەرگرتنی زانیاری و ڕای ئاسایشی سلێمانی لەسەرم کێشەیە پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەرایەتی یاسایشی سلێمانیەوە، بەڵام دوای هەوڵێکی زۆر ئامادە نەبوون لەو بارەیەوە هیچ لێدوانێکمان بۆ بدەن. بۆ هەمان مەبەست پەیوەندیمان بە وتەبێژی پۆلیسی سلێمانیەوە کرد و وادەیەکمان بۆ چاوپێکەوتن دانا، بەڵام دواتر وەڵامی پەیوەندیەکانی نەداینەوە و ئامادە نەبوون لەو بارەیەوە هیچ لێدوانێک بدەن. لەبارەی کێشەی بردننی نزیکەی 1 ملیار دۆلاری بەشێک لە هاوڵاتیانی سلێمانی پەیوەندیم کرد بە داواکاری گشتیە و شارەوە. دەمەوێت بزانم ئەو کەیسەکە ئێستا لە دادگایە بەکوێ گەیشتووە و داواکاری گشتی چی لەو بارەوە دەڵێت. بەڵێ دیارە کێشەیەکی وایە کۆمەڵی هاوڵاتی سکاڵایەکیان کردووە دەربارەی ئەوەی کە پاریان تەسلیمی سەنتەرێ کردووە و بەپێی دیعای خۆیان پارەکە ڕۆشت بێتە دەرەوە و ئەمە ئەوراقێکی لێکۆڵینەوەیە ویسە لە قۆناغی لێکۆڵینەوەیە لە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی و دیارە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی لێکۆڵینەوەی پێویست لەم بارەوە کات و کۆمەڵی ئیجراعات کراوە کە ڕەنگ بێ ئێمە نەتوانین لەبەر مانعی یاسایی بچینە هەموو وردەکاریەکەوە، بەڵام کاری یاسایی پێویست دەربارەت لەو ئەوراقا کراوە. کاتێک کە کێشەیەک بوو بە ئەوراقی لێکۆڵینەوە ئەمە ڕاستیە ئەبێ لە نەتیجەی لێکۆڵینەوە لە دوایەوەی لێکۆڵینەوە تەواو بێت و ئیفادەی هەموو لایەوەریگیری و هەموو بەڵگەیە کۆکرێتەوە، دوای ئەوە بە بڕیاری دادگا ئەتوانرێ قسەیە بکرێت، دوای دادگا یەکلا ئەکاتەوە بێگومان کە کێشەکە ئامادە بوو بۆ یەکلاکردنەوە دادگا هەموو ئەمانە یەکلا ئەکاتەوە، بەڵام پێشەوەی دادگا کێشەکە یەکلا ئەکاتەوە هەشتێ بوترێ قسەیەکی پێشوەختەیە. کێشەی بردننی ملیارێک دۆلاری خەڵکی سلێمانی و بردنە دەرەوەی بەشێک لەو پارەیە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی یاسیاری وەکو ئێستا کە باشووری کوردستان بە قەیرانێکی سەختی داراییدا تێپەڕ دەبێت لێدانێکی کوشندەیە کە بەر بژێوی و ژیانی خەڵکی سلێمانی بەتایبەت و خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی دەکەوێت. بۆیە ئێستا هاوڵاتیان لە چاوەڕوانیدان کە بزانن داخۆ دەسەڵاتی دادوەری ماف و پارەی خوراویان بۆ دەگێڕێتەوە یاخود قەیرانێکی دیکەش ڕوو لە کوردستان دەکات.